دوای وروژاندنی پرسی ڕیفراندۆم لەلایەن بەرپرسانی کوردستان ئایندەی عێراق و هەرێم بەرەو ئاراستەیەکی ناڕوون هەنگاو دەنێت بەڵام یەکلایی نەبوونەوەی ئەو پرسانەی کە لە هەرێم هەن و ئەو پرسانەشی لە نێوان حکومەتی هەرێم و حکومەتی ناوەند هەن چارەنووسی عێراقی بە کوردستانیشەوە بە نادیاری هێشتۆتەوە ئەو عێراقەی بە هەموو شێوەیەک دژی حکومەتی هەرێم دەوەستایەوە ئەمڕۆ بۆ چارەسەرکردنی پرسە هەڵپەسێردراوەکان ئامادەی گفتوگۆن لەگەڵ هەرێم بەڵام بە وتەی ئەندامێکی پەرلەمانی عێراق ئەو دانووسانەی ئەمڕۆ بەرپرسانی حکومەتی هەرێم لەگەڵ بەرپرسانی عێراق دەیکەن جیاوازن و قسەکردنە لەسەر پرسی جیابوونەوە نەک بەشە بودجەی هەرێم ئەگەر پێشتر بۆ ئەوە گفتوگۆ دەکرا کە بەشە بودجەی هەرێم بدرێ و گفتوگۆ دەکرا بۆی پارەی پێشمەرگە بدرێ و پارەی جوتیارم بێ و ئەم بابەتانە بێ بەڵام لەمەوە دووە گفتوگۆکان دەبێ بەرە و ئەوە بێ لەگەر بەغدا ڕازیکەن بۆی ڕیفراندۆم بکرێ بەغدا ڕازیکەن بۆی کە کورد جیابێتەوە لە عێراق بۆیە ئەمەش بە ئاسانی قبول ناکرێت لەسەر ئاستی شەقامی عێراقی و لایەنە سیاسیەکانیش ئەگەر ئامانج لە باسکردنی ڕیفراندۆم بۆ ئەوە بێ وەکو کارتێکی فشاری بەکاربێنن دەستکەوتی زیاتری پێ لە بەغدا وەربژیرێ ئەمە ڕەنگەوا بێ ڕەنگە پەیوەندیەکانی عێراق و هەرێم باشتر بێت و عێراق هەندێک تەنازل بکات بۆ هەرێم بەس بۆی هەرێم زیانە بێتەوە بەڵام ئەگە بەڕاستی باسی ڕیفراندۆم بۆ جیاببوونەوە بێ ئەوە بێگومان پەیوەندیەکان گرژی زیاتری تێدەکەوێت شیکەرەوەیەکی سیاسیش پێی وایە لە ئێستادا هەرێم پێویستی بە یەکڕیزی و کۆدەنگی هەیە بە تایبەت بۆ پرسی ڕیفراندۆم هاوکات ئاماژە بەوەش دەکات ئەگەر چی پێویستە کێشەکانی ناوەخۆ لە سەرەتادا چارەسەر بکرێن بەڵام پرسی ڕیفراندۆم کە بڕیاری لێدراوە دەبێت سەرجەم هێزەکان لەسەر ئەو پرسە یەک دەنگ بن ڕیفراندۆم سەرکەوتووە بێ بەڕای من بۆ ئەگەر لە سا 51 دەنگ باکە بڕوامەوە ئەیات زیاتریش لەو دەنگە ئەبێت سەرکەوتووە بێ بەڵام بڵێ کێشە وەڵای کێشەمان بۆ دروستەکەن تۆ بتەوێت داوای مافەکانی خۆتکەی ئەوە ڕەوا نابینێ حکوومەتی ئێسای عێراق کەشتیەکی نەوە چۆ بۆ کەندا کە هی کوردیە حیزی خستۆتە سەر یا بە محکەمە ئەتەوێت لێرە مافێ باتێ مافن ناتێ کاکە لەبەرەوە کێشەوە بۆ دروستە بێ بۆ ناوخۆ پێویستە ئێمە هەموو یەکدەنگ بین دەستکەینە ناو دەستیەک و ئەبێ حەز بە ئەرچی نیشتیمانی و نەتەوەی و ئاینی خۆمان بکەین کە ئەم ڕیفراندۆمە دژ بە کەس نییە و هی کەسێکیش نییە. چارەسەر نەبوونی کێشە ناوخۆیەکانی هەرێم و لەلایەکی تر ڕێگریەکانی حکومەتی عێراق لەبەردەم ئەنجامدانی ڕیفراندۆم وای کردووە گومان لە ئەنجامدانی ئەو پرۆسەیە بکرێت کە ئاخۆ تەواوی هەرێمی کوردستان دەگرێتەوە بە ناوچە دابڕێنراوەکانیشەوە یاخودنە ئایا لە دوای ئەنجامدانی ڕیفراندۆم ئەو کێشانە چین ڕوبەڕووی هەرێم دەبنەوە و دەبێت گەلی کورد چۆن خۆی بۆ ئامادە بکات هەر بۆیە ڕایزۆرینەی خەڵکی کوردستان بۆ ڕەواندنەوەی ئەو گومانانەی لەسەر ئەنجامدانی ڕیفراندۆم هەن یەکتر قبولکردن و چارەسەرکردنی تەواوی کێشەکانە لەلایەن ئەو هێزانەی کە حکومڕانی هەرێم دەکەن. ئاراس عەزیز کەناڵی پێیام هەولێر.